ها بخير زۆر سپاس بۆ وتانداوی دەبین کردوکراکەن ئێمە وەک ڕێخای بەدەست بۆ دیبین بابەتی دەسەڵاتی قساییمان هەمجار کە سێتی ئەمجاری لەسەر کرد مناقەشە گفتوگۆ لەسەر لایەنەکانی سەرەکوی دادگا کرد بێگومان سەرەکوی دادگا یەکێکە لەو مەسەلانەی کە گفتوگۆیەکی زۆر لەسەری کرد لە ئاستی ئیدراکاران ناوگایە چونکە لە ڕاستیدا یاسا و دادگا بۆ ئەوەیە تاوانباران سزا قوربانیان پارێزێت بەڵام ئەگەر دادگا سەربەخۆ لەبێ ڕەنگا هاوکێشەیە ڕەوەکانی بەسەردابێت بەبێ گەرجەوەندی سیاسی مامەڵە لەگەڵ قوربانیان و لەگەڵ تاوانباران بۆ ئەوەش پێمان خۆشە سەرەتا پرسیارێ لە ئۆفیتۆر شۆڕش بین ئەویش سەربەخۆی دادگا بێنگا سەربەخۆی دادگا مانێتی زۆر سپاس سپاس بۆ ڕێکخراوی بەدی کە ئەم فەرسەتەی قسان بۆ سەر بابەتێکی گرنگ بکەین کە ئەوی سەروەری یاسا سەروەری دەسەڵاتی دادوەریە. پرەنسیپی سەروەری دەسەڵاتی دادوەری پرەنسیپێکی گرنگە کە دەراویشتەی پرەنسیپی ڕێکزیاکردنەوەی دەسەڵاتەکانە و ئەگەر ئێمە سێر بکەین دەوڵەتی قانونیان دەوڵەتی دامەزراوی کە لە چەند کۆنسڵێک پێبدێ لەمانە بوونی دەستوور پرەنسیپی ڕێکزیاکردنەوەی دەسەڵاتەکان سەروەری یاسا ریزبەندی ڕێسا یاساییەکان بە دوای یەکدا ئەمجا چاودێریکردن قەزا لەسەر دەسەڵاتەکان هەموو ڕوکنەکانی تر یا عنصرەکانی تر باسن بوونی دەستوور و سەروەری یاسا و ڕێکزیاکردنەوەی دەسەڵاتەکان ڕێزبەندی ڕێسا یاساکان بایەخێکی ئۆتۆنیە ئەگەر بێت و قەزا نەتوانێت هەموو ئەم فلتەرانە ببێت بەڕێ ئەو چاودێریەوە کە دەکات لەسەر دەسەڵاتی یاسادانان هەم لەسەر دەسەڵاتی زبدێت چونکە هەمیشە دەسەڵاتی یاسادان دەسەڵاتی دادوەری طبیعەتی سروشتی کارەکەی جیاوازە لەگەڵ دەسەڵاتی زبدێتکردنی دەسەڵاتی تەشریعی ئەمان ڕۆڵێکی نێگەتیڤ دەبێت هەم دەسەڵاتی دادوەری هەم دەسەڵاتی یاسادانان لەگەڵ دەسەڵاتی زبدێتکردن ئەمان دێن قانون دەردەکات پارلەمان هەمی تر دێ قانون زبدێتکردن بڕیارە دەردەکات وەزی وەزیرکردن قانونەکان هەردووشیان دەبی پۆزیتیڤیان واتە سوڵتاتێکن قەواعیدی قانونی دروستەکەن بەڵام هەرچی قەزایە دەسەڵاتیش دروستکردێت دەسەڵاتێکی کاشفە تەنها پەردە لەسەر واقعە دادراکە هەیە ئایا زوڵمێکە کراوە یاخود حەقێکە یاخود دەسەڵێتی قانونیەکە یان دەسەڵێتی ناقانونی مەشروعیەتی وەگارێکە ساحی دەکات بۆیە دەسەڵاتی دادوەری سەروەری دەسەڵاتی دادوەری سەربەخۆی دەسەڵاتی دادوەری گرنگە کە ئەوەی خۆ دەبینی لە پاراستنی مافوازەکان سەروەری یاسا لە داهێنانەکانی دەوڵەتی قانون ئەگەر بێت بزانین چێ سەروەری یاسا سەروەری دەسەڵاتی دادوەری سەربەخۆی دەسەڵاتی دادوەری هەم سەروەری وەزیفیە هەم سەروەری ئۆرگانیە خوێنە سەروەری ڕێزیفەکەی لەوەدا ئۆرگانی دەسەڵاتێک جیاواز بۆ دەسەڵاتەکەی سەربەخۆ لە هەموو کارەکانەکانی بەبێ کەوابوو دەسەڵاتەکەی تر بتوان دەست بکەن دەسەڵاتی دادوەری هەم تەشکیلی هەم دامێزین و هەمووێت لە پێی شێوەی دەستکردنەوە دەسەڵاتەکانی کارەبارەکانی دەسەڵاتی دادوەری زیاتر لەناو وەزیفەکە لەناو وەزیفەکەش کە سەربەخۆی قازیش بینێت مەزمانی لەمانەیە ئەوەی کە ئەم دەسەڵاتە ئیدارە دەکات قازیە قازیش وەکو ئێمە ئینسان قابلی ئەوەیە کەوا قانون بۆی جێبەجێکات یاخود لێرە بۆیە قازی یاخود پێوێتە زێر فشارەوە بۆیە قازیش پێویستە کەوا کۆمەڵێک زماناتی بۆ دیاری بکرێت سەربەخۆیی دەسەڵاتی دادوەری لێرەدا ئەوەیە کە قازی کۆمەڵێک زماناتی بۆ دروست بکرێت بۆی کە هیچ لایەنێک بۆ فشار بکات
پێدانی حکومەت پێدانی پەرلەمان بێ یاخود دەرەوە هەروەها حتا ڕێناو دادگاکانیش دیوان دادگاکانیش بە حکمی ئەوەی کە پێگەی دادگاکە دادوەرێش منسەبی ئیداری یا محکەمەکەی ئەو بەدەستێ بێت شارەکاتی سەکەن بەرەوەی زانیاریەکان بووی لێک ئاستا هەمووی ئیستقلالیەتیان هەیە و کەس پاشکۆڵی بۆ کەس ئەو تەنزیمە ئیداری هەیە ئەم تەسلیفەی هەیە بۆ محکەمەکان جیاوازم بەپێی اختصاصی نەوعیان ئەمە بۆ ڕێخستن و کاروبارەکانە نەبێتەوە دادگایەک دادوەرێک کە پلەسوارە کەوێتە ژێر تەسیری دادوەرێک قازی حەسانەی هەبێت لەوەی کە لە کاتی محکەمەدا هەر قسەیەک دەکا هەر کارێک دەکا لە کاتی ئەنجامدانی کاروبارەکانیدا بەیانی کەس نەبێت لێی پرسێتەوە هەروەها لە کاتێک کە تاوانێک ئەنجامدا بەپێی ڕێوشوێنەکان تەعاملی لەگەڵ بکرێ ئەوەی کە ڕێوشوێنی تایبەت دیاریکراوە بۆ قازی هەم لە محاکەمەکردنی جیاواز بێ بەبێ ڕەزامەندی ئەنجومەنی اگر سربخونه به ناتوان مراقبه کارکان صلات تشریعی و صلات تنفیذی اگر تجربه تفسیری کوانا ویا یجک لا زانك جاء في بريطانيا كسير الفلسطيني كذلك طالما امسك القضاء الميزان ما دام قضاء ميزاني بالدوراتي بدسور الدكتور دلال يلا بهش يغير دوراتي بوليس توزنابي واتا تا قضاء بجوانيا أما عدالة الأدوار رابطة من جينة استبدادي وبوليسي ويسبي قانون ويش لهذه المراد نبيل المسألة أمريكا استخدمت ناس راو بحكومة الله حكومتي قالوا لكان تبروني قالوا لكان دولي شكاري بيري أنا أقول لك فارسني سرورين ياساو وهيمنان أقول لك صلاتي زوجي في المنتدى بسبب صلاتي ياساو لصلاتي دادوي سبقوي بون لصلاتي دادوي كريم كان بروي لصلاتي دادوي هابن لكن بوي كان أجل لصلاتي دادوي سبقوي حتما يا ما كاكا بوني بوشيوي أجل هجبه كرتوكالا شيغاوا ياخذ حربية كاتي عدالة جنبي لنا كومالغا دامو يعني كومالغا وضع شيء تردوز دبي بعود متمانة بدل صلاة داريوري نامينة متمانة بو نامينة بو خلقان فنا بو رجاي تردبن بو قتنوي ما فكان يعني ناس يبو دادقا كاتب دادقا سر بخونه بي كاتب دادقا كي يتجير تأثيري حكومت يا برلمان يا دروي أمدو دزقايا أحزابي سياسي وأمان أبويا قضاء أو دولة دبيني كوا عدالة تحقيق ذكاء لبروي قضاء هم دزقايا شي بيلانا هم بيلانا دزقايا پەیوەندی بە هیچ کەسولایەنێک ئەوە نیە خۆی تەنها مرکەزی قانونە بەپێی قانون هەڵسوکەوت دەکا هەروەها دەستگایەکە متەخەسیسە پسپۆرە تەنها ئەم دەتوانێتەوە تەبیقە و هەروەها دەستگایەکەوە ئیجتیهادی تیا دەکرێت ئەگەر قازی سەربەخۆ نەبێت محکەمە سەربەخۆ نەبێت نوشینە بتوانێت وەکو پێویست هەموو قەزیەکان یەکلایکاتەوە کە پێویستە لەسەری هەموو قەزیەک کە دێتە بەردەمی یەکلایکاتەوە ئیجتیهاد بکات بەڵام کاتێک کە سەربەخۆیی نەبێت لەبوونی ئەم سەربەخۆیە تەئسیر لە حڕیەتی ڕەئی و بیرڕایەکەی دەکات کە نەتوانێت وەکو پێویست حكم مسألة يقلب كاتو بويا دلي إذا كان العدل أساس الحكم فإن استقلال القضاء هو أساس العدل واتا استقلال قضاء سرساوية كبو هنا ندي دات فالولي أجر لهركم الجاك سير كا دات كا قضاء سربخونيا ممكنية بعض دات فالولي بكري لكم الجاك أما العراق أما إيران أما سوريا أما هرمي كردستان لبروي قضاء وكو بيويس سربخو نية خوي دادورة وكتانك
چونکە ئەگەر سربەخۆی دامەزراوەی دابین نەکەین بۆ دادگا لە پێشەوە سربەخۆی دادوەری دژمانۆک و تاک بۆ ناگات. سربەخۆی دادگا وەکو دامەزراوە کۆمەڵێشتەیە. یەکەم دەبێت ئەتراف بکرێ بە سوڵتەی قەزایی لە دەستوردا کە دەسەڵاتێکی مستەقیلە لە پاڵ و دەسەڵاتەکەی تر. ئێمە لە عێراق خۆشبەختانە ئەمەمان هەیە. دەستوری عێراق باشترین شێوە ئەترافی بە ئیستیقلالی سوڵتەی قەزایی کردو. قانونی سوڵتەی قەزاییش کردوێتی. لە هەرێمی کوردستانیش بە هەرچەندە دەستورمان نییە بەڵام بە قانونی سوڵتەی قەزایی ساڵی 2007 ئیعترافی کردو کە سوڵتەیەکی مستەقیلە بە نەزەری. ئەمەیە. دووەم تەرخانکردنی بودجەی تایبەت بۆ سوڵتەی قەزایی کە ئەو بودجەیە دەبێ ڕێژەیەکی دیاریکراوە بێ. بڕیاردەری تایبەت بە سربەخۆی دەسەڵاتی دادگا کە وەکوتم سەر بە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی ئەو نەتەوە یەکگرتووەکانە دەڵێ دەبێت 102 یان 100 تا 106 لە موازنەی وەتەنی بۆ قەزا تەرخان بکرێت. سەیری کەن 102 بۆ 106 و زۆر ئیشادەی بۆ دەوڵەتانە کردووە کە ئەم ڕێژەیان دابین کردووە. وەکو چۆن کە باسی سەوزایی دەکەین دەڵێن نابێت سەوزایی شار لەوانەیە کەمتر بێ ئەوانیش ئەم پێوەرەیان داناوە. هەر ئەوەش کافی نییە دەبێت قەزا خۆی بەشدار بێ لە دانانی بودجەکەی. یان خۆی دایبنێ یان خۆی بەشدار بێ و دەبێت خۆشی بچێتە پەرلەمان مناقەشەی بکات. ئەمە سەبارەت بە طبعاً سەبارەت بە دابینکردنی بودجە. سەبارەت بە پێوەرێکی تر هەر تایبەت بە لایانی دامەزراوەیی دەسەڵاتی دادوەری هەڵبژاردننی دادوەر چۆن هەڵدەبژێردرێ هەر لە مەعادی قەزایی ئەگەر مەعادی قەزایی بەیان ئەوانەی کە نیزامی ممارەسە بە 10 ساڵ خەڵک دەکەن بە حاکم. طبعاً نابێ پەرلەمان هەڵیان بژێرێ نابێ حکومەت هەڵیان بژێرێ دەبێ باشترە قەزاش بەتەنیا هەڵیان نەبژێرێ. ئێستا دوا مۆدێلی جیهانی بۆ هەڵبژاردننی دادوەر دەبێت لیژنێکی سربەخۆ بێ. ئەم لیژنە قەینا نیوەی دادوەر بن بەس نیوەکەی تر دەبێت خەڵکی تر بن بۆ نمونە نەقابەی مەحامین نوێنە بێ بە کراوەکانی کۆمەلگای مەدەنی کە ئێستا ئەمانە لێرە باسکەی گاڵتۆ بێکەن ئەکادیمیەکان بن مامۆزانی زانکۆ بۆ باشترە تەمەن هەیەکە سربەخۆ بێت با نیوەی دادوەر بن نیوەکەی تری خەڵکی کۆمەلگا بن چونکە ئەم خەڵکە کۆمەلگایانە بەس لە هەڵبژاردنەکە بەشدارن دوای ئینسیحاب دەکەن. گرنگە بەلایەنەوە دادوەرێکی باش بێت بەڵام ئەگەر دادگا خۆی بێ بەتەنیا لەوانەیە دادوەرانە دادمەزرێنێک کە خۆی سبێنێت ئەسیریان تێ بکات. بۆ چونکە کاریگەری هەر ئەوە نابێت دەسەڵاتی دادوەری تەنها کاریگەری تێنەکرێت لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردن و دادوەری و حیزبەوە دەبێت لەناو دەسەڵاتی دادوەریشە بیپارێزین لە کاریگەری شتێکی پێڵەن تەئسیری داخلی. بۆیە هیچێک لە ئەوانەی کە زەمانی ئیستیقلالی موسساتی دەکەن دامەزراندنی دادوەرە. تەنانەت هەندێک لەو وڵاتانەی کە پۆستە باڵاکان دادوەری دەبەخشن بە پەرلەمان یان بە حکوومەت بۆ من لە عێراق ئەوە هەیە بەداخەوە لە دەستوری عێراق دەڵێن پۆستە باڵایانە دەبێت پەرلەمان تەصدیقیان کە یان ڕئیس جمهور دەڵێت دەبێت زەمانەکە بەو شێوەیە بێ کە مەجلیسی قەزا تەرشیحیان دەکا نابێ ئەو جیهەتێک کە تەعیینی بەدەستە یاریان پێ بکات. واتە تەرشیحەکە مهمە بۆ نمونەکەوەنەوە بۆ تەرشیحەکە نابێ ئەم إلا أجر عذرك يا بابا تسبيبي بقوات والجماهير إعلانك لها مش يقدر لا اختياره ضل أم لجنة كبام شباب باسم كرت هروا كافين ده بشفافيتي أما يسمى شلون لبرنامج إعلام ساكن ضل ده بيخلق بيت مراقبة إيشاك بكات هندي أولاد وايكر مقرر إشادي بيدا ضل أو نمونة أنا بون من يفجع لنا نمونة إكوادور كبا نمونة هنا يوتيو ضل بوي أو لجنة يعني أما شيء هموي بودا بيكني شفافيته بۆ ئیخچووکە بەڕاستی تۆ لە چۆ دەشتێت دەسەڵاتی دادوەریەوە لە یەکەم لە تەعیین بوونەوە بۆیە زۆر گرنگی بە تەعیین بوون دەدرێت. خاڵێکی تر قازی سروشتی واتە تۆ نابێت دادگای ئیستیسنایی دروستکەی دادگایەک دروستکەی کە سەر بە مەنزومەی قەزایی نەبێت وەکو دادگای خاص دادگای عەسکەری. خۆشبەختانە دەستوری عێراقیش ئەمەی مەنع کردووە لە مادەی 100 دەڵێ بە هیچ شێوەیەک لە مادەی 100 و سوورە نازام ڕێک شمارەکەم لەبیر نییە بەڵام دەڵێ حاکمی ئیستیسنایی مەمنوعە. بەڵام بەداخەوە کۆمەڵێشتی ترمانن خۆی ڕاستە پێوەڵە نێودەوڵەتەکان منعی مەحاکمی عەسکەری ناکەن بەڵام زۆریش پشتگیری ناکەن بەڵام ڕاست تەئکید دەکەنەوە لەوەی کە مەحاکمی عەسکەری نابێ مەحاکمی خەڵکی مەدەنی بکات بەڵام نابێ بە هیچ شێوەیەک مەحاکمێک هەبێت کە سەر بە مەنزومەی قەزایی نەبێت و سەر بەو ئیجراعات و ڕێوشێنە طەبیعیانە نەبێت کە دادگا ئیشی تیا دەکات و قرارەکانی قابل بە تەعن نەبێت بۆ ڕێگا تەعنانەیە کە لە سوڵتەی قەزایە باس کراوە. طبعاً بە کورتی باسییان دەکەین. خاڵێکی تر هەر سەبارەت بە
باستقلال مؤسسي حرية تعبير ودروسكرني جمعيات قاضي بو هي ازادي در هذا بريني هبه اللي بداخل ولا روشلاته ويلي اتولا قاضي نابق سبك زۆربەی زۆری مواسقەنێ و دەوڵەتیەکانەوەی کە باسم کردن تاکید لە حڕەیە تعبیری قازی دەکەن طبعا قازی خۆ ناچێت گۆرانی بڵێ دەچێت باسی یاسا دەکات باسی نیزام دەکات باسی سیستەم دەکات لێرە بۆ بە قسە بکەی کێشە بۆ دروست دەکەن لەوانەیە من بخۆم شتی تەجروبەی شەخسیم هەبێت هەروەها قەزا بۆ هەیە جەمعیات دروستکەیەوە چۆن ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنین بۆ فشار لەسەر بوارێک لە بوارەکان قەزاش بۆی هەیە ڕێکخراوی دادوەران دروستکرا بۆ فشارکردن بۆچی بۆ هەدەفە پیرۆزەکە ئیستیقلالی سوڵتەی قەزایی دوو شتەیشی ڕێکخراوی جەمعی دادوەران هەم دیفاعکردن لە مافی دادوەرەکان لە هەمان کاتیشدا دیفاعکردن لە تەدەخولات لە سوڵتەی قەزایی واتە دەبێت بە یەک کوتلەی بەشەری کە تەدەخول بوو هەمومان دژی ئەو تەدەخولە دەوەستینەوە هەموو دادوەرەکان دەبن بە یەک جسم هەروەها ئەگەر دادوەرێکی خراپیشمان هەبوو پێشەوەی خەڵک بخوێنێ ئەنجومەنی جەمعی دادوەران یەکێتی دادوەران خۆی دەبێ بە دەنوک ئەو دادوەرەیان چاک بکریان دوور بخرێتەوە ئەمەش طبعا یەکێکن ئەمە لە جگەلەوە لا دری استقلالی مؤسساتی بریتە لە پاراستنی سربەخۆی دەسەڵاتی دادگا نەکرد لە حکومەت و حیزب پاراستنی سربەخۆی دەسەڵاتی دادگا لە دادگا خۆی بۆیە زۆر گرنگە پۆستە دادوەریەکان چۆن دادنرێن پۆستە دادوەریەکان نابێ حیزب حکومەت دانێ وەکو ئێستا لە کوردستان هەیە طبعا دەبێ طبعا هەندێک نظام بە انتخاب دەیکەن دادوەرانی ئەو دادگایە خۆیان پۆستەکان هەڵدەبژێرن و بۆ شێوەی کاتیش بۆ نمونە ساڵ دوو ساڵ بۆی ئەو دادوەرەی کە دەبێت بە پۆستی ڕئیسی ئیستیناف یان ڕئیسی تەمیز یان ڕئیسی ئەو دادگاکە وەردەگرێ مەدین بێ قەرزار بێ بۆ دادوەران نەک بێ بە دیکتاتۆریەت چونکە دیکتاتۆریەتی قەزا زۆر خەتەرترە ها دیکتاتۆریەتی قەزاش تەسەوور ناکەن چەند خەتەرە بۆیە دەبێ زەمانات هەبێ زەمانات لە قانوندا کە ڕێ بگرێ لە تەدەخولکردنی ناو سوڵتەی قەزایی خۆی بەوەی پۆستە دادوەریەکان بە ئالیەت و میکانیزمێکدا بڕێن یەکەم لە دەرەوەدا نەمرێن بسەپێنەرنەکو ئێستا هەیە دووەمیش کە دادەمرێن لە ناو سوڵتەی قەزاییدا نەبن بە دیکتاتۆر بەسەر دادوەرەکانەوە بۆیە زۆرێک لە سیستەمەکان دەڵێن باشترە بە ئینتیخاباتی دەوری بێ لە ناو قەزا خۆیدا ئەمە سەبارەت بە ئیستیقلالی دامەزراوەی طبعاً بە کورتی دێڵێم ئەمانە هەرێکێکیان لەوانەیە سەعاتێکی بوێ ئیستیقلالی فەردیش کۆمەڵێک شتە بۆی قازی مستەقیل بێ هەم لە بەرامبەر بە دەسەڵاتەکانی دەرەوە هەم بەرامبەر بە خودی سوڵتەی قەزاییش دەبێ ئەم شتانەی خوارەوە بە یەکەم عقوبة تأديب طبعا ديار قضاء هم موظف قضاء راس قضاء موظف تايبته هر موظف نيا وكو موظف يتر خوان بياما بلام دواجار هر بشكل كارمندي دولت اگر چاقي كر پاداش دكري اگر خراب كر زاد دري كبيدو تأديب عقوباتي انضباطي دبي تأديبك بشيوازك بك نبيته هوي اوي كاريگري هبه وسر دادگاه بو دبي لجنه انضباطي قضاة لجنه مستقل بيت وكو چون نابت تأثيرات السلطة التنفيذية تشريعية بسرعة وبين نابت تأثيرات السلطة قضائية خورشي بسرعة ونابي دادور بو برياركاني قابل بانتقام به وإلى انتقامي اللي بكرت تبري بريارك إذا كدو انتقامي اللي بكرت لغاية شيء تأديبية نابي لجنة تأديبية بالشباب بكار بهن ريك أم قاضية روبروي عقوبة بيته نابي قاضي لسر أوس زابد ريك قراركاني زوربين نقص دبن اجتهادا من قراركانم نقص دبن يعني برانسيباني دولتەکان باز لەوە دەکەن ئەگەر قازیەک نابێت لەسەرەوە سزای بێ لەسەر ڕەشوە لەسەر تەحەیوز لەسەر بڵێن ئەوەی کە ئیشەکەی باش ناکە ئەمە قەی ناکە بەڵام لەسەر ئەوەی قرارەکانی نەقص دەبنەوە نابێمە بێ بە پێوەرێک بۆ چونکە دوجارەوەی اجتیهاد بە هەمان شێوە تەرقیە قازی تەرقیە دەکات لە سنفی 4 بۆ سنفی 3 بۆ سنفی 2 بۆ سنفی 1 ئەم سنفانە طبعا دەڵێ دەبێت معایل دابرێ نابێت میزاجی بێت ئەوە هیچ مدە مهمە بەڵام بەتەنیا مدە کافی نییە قازیەک ماوەی کافی بەسەر بر بۆ تەرقیە لە پلەیەکەوە پلێک لەوانەیە شایستە نەبێت دەشێت تەخیری کەی بەڵام بە هەمان کاتیش نابێت تەرقیەکردن بێ بە عقوبە تەخیری کەی لەبەرەوەی ڕئیسی مەحکەمەیان مەسئولەکان بەدڵ یار نیە بۆیە دەوترێت تەرقیە باشترە هەمان ئەو لیژنەیە بکە اختیاری قازی دەکات واتە مقڕی بڕیاردەری تایبەت بە مافەکانی مرۆڤ جەخت لەسەرەوە دەکاتەوە کە تەرقیەکردن بۆی نەبێ بە سلاحێک دژی قازی هەر ئەو هەیەیە بیکات بەو مواسفاتێک کە باسم کرد ئەو هەیە کە قازی تەعیین دەکات بەو شێوەیەک شەفافیەتێک کە باسیشم کرد موچەی قازی طبعا بە هەمان شێوە موچەی قازی دەبێت کافی بێت هیچێکە لە 6 کۆڵەکەکەی
سربەخۆی دەسەڵاتی دادوەری موچەی قازی دادوەرەکان داوا لە حکومە دەکەن بەڵێ طبعا من طبعا دەشێ بێ مەسەر کوردستان بەڵام مادەم ئەو پرسیارەوە کرد بەڵێ طبعا ئەگەرمان پێوەرانە باسکەین زۆربەی لە کوردستانان یەکێک لەوانە ئێمە لە قانونی سوڵتەی قەزایی هەرێم ساڵی 2000 ژمارە 20 ساڵی 2007 بەوازحی باسی لەوە کردەوە کە موازنەی هەڵێم مستەقیلە قازا خۆی موازنە بەخۆی دادەنێ بەڵام تا ئێستا ئەم نەسە تەفعیل نەکراوە تا ئێستا وەزارەتی دارایی موازنەی بۆ دانێ بەبێ ئاگاداری سوڵتەی قەزایی و تا ئێستاش زیادکردن و کەمکردنی بودجە و موچەی دادوەران سەر بە سوڵتەی قەزایی ئەمە ئەسڵ یەکێکە لە عیبەکان لەکەم و کوردەکان سوڵتەی تەنفیزی عەفو بەڵێ کە داوایان کردووە لەو ڕوانگەیە بۆیە بەڕاستی ئەمە قەزا نابێت داوای لێ بکات قەزا ئێستا دەبێت قەزیە بکاتەوە بۆ سەرۆکی حکومەتی هەرێم بۆ وەزیری دارایی کەیسیان بۆ بکەنەوە ئێستا دەت بەڵێ قانونەکە جێبەجێ ناکرێت قانون مادەی 6 لە قانونی سوڵتەی قەزایی جێبەجێ ناکرێت ئێستا دەتوانن هەرێمە بە تاوانیش بێکاکە بە تاوان مادەی 240 مخالفەی قەوانین وەنظیمە و تعلیمات تاوان سوڵتەی قەزایی ئەگەر سوڵتەی قەزایی بێت دەبێت لە جیاتی ئەوەی بپاڕێتەوە وەی حکومەت موچە حەقی خۆیانە موچە جا پێشەوە حەقی خۆیانە موچەیان زۆر بێ باش بێ نەک زۆر بێ دادوەر موچەکەی لە هەموو عالەمدا دەبێت بە شێوەیەک بێ کە تووشی گەندەڵی نەکات بۆ چونکە بەدایمە قەزا مدعی و مدعی عەلەیه متهم و مشتەکی هەم لان مافیان ئێجا مافی دارایی بیان مافی دەزایی هەوڵە دەن مافەکان بە هەر شێوازێک لە شێوازەکان بەدەست بێنن بۆ قازانجی فان لەو مقابلدا پارە دەدەن زەخت دەکەن قازی چۆن دەڵێن دەبێت حەسین بێت لەوەی کاری تێ نەکرێت لە ڕووی مرتەباتیشەوە نابێت کاری تێ بکرێت دەبێت ئینەکەی کافی بێت دیارە شتێکەیە تەمەن کە وڵات ڕوبەڕووی باری دارایی بۆەوە دەشێ موچەی دادوەریش کەم بکرێتەوە بۆ نمونە ئێستا تۆ لە هیند لە شوێنێکی وەکوین ڕئیسی وزرا موچەکەی 2500 دلار خۆ مەعقولە دادوەرێک 5000 دلار وەربێت واتە بە جۆرەی کەمی و زۆری دەشێت دادوەریش موچەی کەم بکرێتەوە بەڵام دەبێت دەسەڵاتی دادوەری خۆی کەمی کاتەوە نابێت حکومەت کەمی کاتەوە بۆ نمونە گەوای دانێن بینەوە ساڵەکانی نەوەتەکان کە دۆلارێک بە 5000 بوو معاشی دادوەر 5000 دینار بوو یعنی یەک گەڵا بەڵام معاشی مۆزەفێک 300-400 دینار بوو وانە بووی سویسری خۆ ئێستاش ئەگەر معاشی گشتی مۆزەفەکان کەم بێتەوە خۆ نابێت دادوەر هەروەکو زوو بێت چونکە کاتە فەرق زۆر دروست دەبێت ئەگەر پێویستکە باری دارایی ئابووری وڵات هەمووی بێتە خوارەوە موچەی دادوەریشی تیا کەم بکرێتەوە بەڵام دەبێت کەم بکرێتەوە بەڵام دەبێت دادگا خۆی کەمی کاتەوە نەک حکومەت ئەمە یەکێکە لە تەدەخولەکان ئەمە بۆ سومعی هەرێمیش ناشرین دەکات وەکو چونکە وتم مەسەلەی استیقلالی قەزایی ئێستا مەسەلەیەکی داخلی نییە بەڵێ بەپێی یاسا ئێستا حکومەت بۆی نییە موچەی دادوەر کەم کاتەوە نەخێر بە هیچ شێوەیەک بەڵام تاوانە دەشێت ئێستا سوڵتەی قەزایی بۆی هەیە قەزیە لەسەر حکومەت وەزیری دارایی بکاتەوە بیکات بە کەیز لەسەری ئەمە هەر ئەگەر ڕوخسەت بێ نەک لەسەر دادوەر نەک لە بەرەوەی موچەی دادوەر کەم کراوەتەوە دەسەڵاتی دادوەری دەیتوانی لە 2014 هەڵبێز وەگری لەسەر کەمکردنەوەی موچە چکە ئەمە بە قانون نەکراوە بە قانون نەکراوە بەڵام بەداخەوە داواکاری گشتی بێدەنگ بووە کە داواکاری گشتی کە دەبێت متابعەی قانون جێبەجێکردنی قانون بکە یا پێشێرکاری لەسەر قانون بکە یا پێشێرکاری لەسەر قەرارەکانی دادگا بکە بێدەنگ بووە لەو ساتەوە لەسەر مەسەلەی بڕینی موچەی خەڵک جا بە ناوی پاشەکەوت بێ یا بە ناوی لێبڕین بێ کە هەمووی بە ناهێستایی کراوە چکە بۆ هەموو سیر کە لە دەسووری عراقی دەڵێ هەموو مەسەلە مالیەکان دەبێت بە قانون تەنظیم بکرێت ئەگەر زەریبەیە ئەگەر مەسەلەی موچەیە ئەم موچەیە بە قانون تەنظیم کراوە قانونێکمانەیە قانون ڕەواتی موظەفین ساڵی 2008 ئیتر دەسەڵاتی جێبەجێکردن نە لە بەغدا نە لێرە بۆی نییە بێ ئەوە بکە ڕاتب بکەم کاتەوە وڵات تووشی ئەزمەیەک دەبێتەوە قەیناکە مەسەن بۆ نمونە لە عراق ساڵی سی تووشی ئەزمەی مالی لە هەموو عالەم بوو هاتن قانونێکیان دەرکرد 105 ڕاتبیان بڕی کەم کردەوە بەڵام بۆ ماوەیەکی دیاری کراوە ئەوەژەوە نییە ئێستاوەی ئەمە مەفتوحە بۆیە لێرەشدا ئەمە نیشانەی نەبوونی سەربەخۆیی دەسەڵاتی دادوەریە غیابی سەربەخۆیی دەسەڵاتی دادوەریە ئەگەر سەربەخۆبە هەڵوێستێکی دەبوو لەسەر ئەمە لەسەر خەڵکی حەقی عام بە جوابدات وەزعەکە نەدەگەیشتە ئەمڕۆ بەڵام شتێکەیە کە لە وڵاتانی ئێمە هەمووی ئەوەیە کە دەسەڵاتی تەنفیزی هەیمەنەی هەیە بەسەر هەم سەڵاتی تەشریعیدا بەسەر پەرلەماندا هەم بەسەر دەسەڵاتی دادوەریشدا شغلەتی باسی کۆمەڵ ستانداردی مەڵێ ئەو ستانداردانە بۆ دادوەری سەربەخۆ لە هەرێمی کوردستانە تا چەند پێڕەوە کرێ ئەو ستاندارانی کە ئەم باسی کرد جەنابی بەڕاستی ئەوەی کە
دانراوە کە ئەویش ئاماژەی بە کۆمەڵێک هین کرد ئەو بەڵگەنامە نێودەوڵەتیانە و هەرێمیەکان بێ بە هەرێمیەکان زیاتر بۆ نمونە لە هیندستان بەڵگەنامەیەک کراوە ساڵی 1974 ببورن لە بەڵگەنامەی بانگۆر ینی کۆمەڵێک مەبادی ئیتیایە بۆ قەزا کە دەستوری وڵاتان پێویستی ئیسفادەی لێ بکە بەڵام دەستوری ئێمە لە عێراق بڕیاری لەسەر زۆر شت داوە کە وای کردووە فعلەن دەسەڵاتی قەزا دەسەڵاتێکی سەربەخۆ بێ بەڵام کێشەی ئەم وڵاتانە ئەوەیە ئایا قەزا مرفەقێکێکە سەر بە دەستگایە کە سەر بە دەسەڵاتی جێبەجێکردن یا دەسەڵاتی سەربەخۆیە شانبەشانی دەسەڵاتەکانی تر زۆر دەستور بۆ نمونە دەستوری ساڵی هەفتە هەروەکو مرفەقێک سەیریە کرد نەک وەکو دەسەڵاتی سەربەخۆ بەڵام ئێستا دەستوری 2004 و 2005 وەکو دەسەڵاتی سەربەخۆ ناوی هێناوە ئیتار چوارچەوەی بۆ دیاری کردووە کەچی لەسەر ئەرزی واقع ئەم سەربەخۆیە تۆ نابینی لەسەر ئاستی باڵاترین محکەمەی ئەم وڵاتە بۆ نمونە مەسەن دادگای فیدرالی باڵا کە محکەمەیەکی باڵایە تا ئێستا نەیتوانیوە سەربەخۆیی و بێلایانی خۆی پارێزێ لە زۆر ئەو بڕیارانەی کە دەری کردووە لە زۆر مەسەلا چەند جارێک ڕێی جیاوازی داوە ئەمە جاوەرە بۆ مەحاکیمەکانی خوارەوە بۆیە بەداخەوە ئەمە نەکرد لە عێراق لە زۆربەی ئەو وڵاتانەی وەکو ئێمەن هەرچەندە بە شکل بڕیار لەسەر سەربەخۆی دەسەڵاتی دادوەری دەدرێت کە ئەنجومەنێک سەرپەرشتی ئەم دەسەڵاتە دەکات کە سەرۆکی ئەم ئەنجومەنەش سەرۆکی سوڵتەیەکی گرینگە وەکو لە سەرەتا باسم کرد دەسەڵاتی دادوەری لە هەردوو دەسەڵاتەکە گرنگترە چونکە وەسیلەیە بۆ پاراستنی مافە و ئازادیەکانی خەڵک ئێمە هەموو ئەو شتانەی کە لە وڵاتەکە هەیە بۆ چیمانە بۆ ئەوەی کە من و تۆ بە مافە و ئازادیەکانی خۆمان شاد بین ئەگەر وانە بێ ئەگەر ئەم موسساتانە بەدەسەڵاتی قەزاشەوە نەتوانێت ئەمە بکات کەواتە هیچ نەکراوە بۆیە هەموو بەڵێ بۆیە ینی ئێمە وەکو دەسەڵاتی قەزا هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراقیش وەکو پێویست ئەم ئیشانەمان نەکردووە ئەوەی کە پێویستە ئەمە بادی ئەگرینگانەی کە پێویستە بۆ دامەزرانی ئەم دەسەڵاتە هەر لەو ئەو شەفافێتەی کە دکتۆر باسی کرد زۆر گرنگە بۆ نمونە مەسەن لە میسر ئەلانی ئیستیقلالێکی قەزایان هەیە ساڵی لەم ساڵانە دەریان کردووە بەپێی ئەم ئەلانە دەڵێ پێویستە قەزا زۆر شەفافانە ئیش بکە هەر لە سەرەتای دامەزرانی پێکاتەکەیەوە کە حاکمەکان دادەمەزرێن چۆن تەرقیە دەکرێن چۆن لادە بدرێن هەموو شتەکانی تر دەڵێ پێویستە ڕەبتی هەبێ قەزا بە جەماوەرەوە چونکە ئێمە لەبیرمان نەچێ دوامۆڵگا جەماوەرە دوامۆڵگا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە مجتەمەعە کە دەبێ بەڕەقیب بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن بەسەر دەسەڵاتی یاسادانان بە هەمان شێوەش بەسەر دەسەڵاتی دادوەری ڕاستە ئێمە ئالیەتێکەیە بۆ لێپرسینەوە لە هەڵەکانی دەسەڵاتی دادوەری کە پێویستە خۆی لەو هەڵانە پرسێتەوە نەک دەستگای تەشریعی و تەنفیزی بەڵام لە هەمان کاتیشدا قەزا لە هەمان کاتیشدا خەڵکیش لە ڕێی ڕێکخراوەکانی لە ڕێی ڕێکخراوە مەدەنی و سیاسیەکانەوە دەتوانن چاودێری بخەنە سەر ئەوەی کە ئایا دەسەڵاتی قەزا بە شێوەیەکی بەپێی مەبادیەکان دەڕوە بۆ نمونە مەسەن محکەمەی تەمیز لە ماوانە هەر لە هەرێمی کوردستان ئێمە نەمانزانی مەسەلەی حیزبایەتی زۆر بە ئاشکرا ڕەنجی دایەوە لەناو محکەمەی تەمیز دەوانێت کاکشێخ ئەمە ئەگەر مەسەن تۆ ڕێیەکی عامی بەهێزت هەبێ ڕێ لەو شتە دەگرێ بەڵام لەبەرەوەی ئێمە لە کوردستان ڕێیەکی عامی بەهێزمان نییە یاخود مەسەن سەرۆکی دادگایەکی منطقەیەکی گەورە ئیستێناف حیزب دایدەنێ ئێتو ئەگەر زەماوەرێکی وشیارەتە بێ خەڵکێکی وشیارەتە بێت لە بەتایبەتی لە ئەوانەی کە ئەهلی قانون و خەڵکی تریش دەتوانن ڕێ لەم شتە نایەسانە بگرن بەڵام لەبەر ئەوەی ئێمە ئەو ڕێی عامە بەهێزەمان نییە لەناو کۆمەلگای کوردی کوردستانی لەسەر هەموو ئاستەکان لە دەسەڵاتی تەشریعی بە ئارەزی خۆی هەڵسەکۆ دەکات دەسەڵاتی تەنفیزیش بە هەمان شێوەش دەسەڵاتی قەزاییش وەکو ئەوانی دێتەوە بۆیە تۆ دەبینی حاکمەکان مەسەن بە تایبەتی لە سەرەتادا خۆی لەسەر ئەساسی حیزبایەتی دادەدان و ئێستاش ئەم کاریگەریە حیزبیە لەسەر هەردوو لا هەیە هەر بۆ نمونە مەسەن پێکاتەی ئەو محکەمەی فیدرالیە کە لە عێراق بەو دوایە پێکات لەسەر ئەساسی حیزبی پێکات لەسەر ئەساسی تائیفی پێکات لێرەوە یەکێکانی کرا لە وڵاتەوە دوو کەسکانی کرا یعنی کە ئێمە پێویستمان بۆیە وەکو کورد پێویست بۆیە کە ئەم محکەمەیە تەعتیمی کەین بە خەڵکێک کە فعلەن لە بوارەکە شارەزابێ بەبێ گوێدانە بەرژەوەندی تەشی حیزبایەتی بەڵام لێرە شاتوین مەسەلە گرنگەکە کە مەسەلەی کوردە و مەسەلەی نیشتمانی ئەخینە پێشوێ کەم بە قوربانی بەرژەوەندی تەسکا حیزبایەتیەکە ببوورە
إذا خلفي وي وبرو برسيان طبعا زور سپاس و دەستان خۆش بێت. حاج شێخ بە تەکیدی خۆی لەناو مەحاکمە بۆ هەموو مەرحەلەکانی بینیوە. لێرە ئەوەی کە گرنگەیە ببێڵێن طبعا مقارنەیە دەکەین بە قەڵبەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە و خارجی هەرێمی کوردستانیەوەتە لە فیدراڵە. ئابزانین کامیان یعنی وەکو ئەو سەربەخۆی کە باسەکەین بە پێی پێوەرن و دەوڵەتەکان هەم بە پێی دەستور کامیانە بیدین کە زیاتر ئەو دەسەڵاتە سەربەخۆیە هەرێم و بەغدا بەڵێ والله من طبعا سەرەتا سپاس بۆ شارەفەرکی زۆر گرنگە سەرەتا عێراق طبعا دەوڵەتە 80 ساڵە دەوڵەتە هەندێک کەلتوری دەوڵەتداری تێدا بوو وە قەزاکەشی جۆرێک لە موەساتی تیا بوو و لە زۆر شتا طبعا قەزا لە بەغدا موەساتی تر بوو لێرە بۆ لەبەرەوەی لە بەغدا لە عێراق دەسەڵاتی دەوڵەت هەیە لە کوردستان دەسەڵاتی دەوڵەتمانە دوو دەسەڵاتمان هەن کە دەسەڵاتی خارجی دەوڵەتن لە سلێمانی لە هەولێر دەسەڵات بەدەست دامەزەکانی حکوومەت ئێرە وەنیە پەرلەمان بەڵام بەڕاستی من لەم ڕۆژانە چوین بۆ بەغا سەردانی برادەرێکمان کرد ئێستا لەوێش وابزانم بەرەو خراپی دەڕوات وا لەوێش بەرەو خراپی دەڕوا ئەنی شتیان زۆر باز کرد کە ئێستا بەتایبەتی دوای ئەم تەشکیلە تازەی مەجلیسی قەزاوانە چی ئەسەفە بەڵام ئەگەر بەگشتی تا ئێستا ئەگەر لە ئەم حقوبە تازەی کە تازە دەستی پێکردەوە و هەندێک لە دادوەرەکان من قسەم لەگەڵاکردن زۆر بە خراپی باسی ئەم سەردەمەی ئێستای دادوەری دەکەن لە بەغدا و تەنانەت جۆرێک لە دیکتاتۆریەتی قەزا دروست بووە باوەڕتان هەبێ لە محاکیمەکان بە هەمسە بە سڕی باسی مەجلیسی قەزا و سەرۆکی مەجلیسی قەزا دەکەن ئەگەر ئەمەی لێ دەرکەین تا ئێستا ئەوەی بەغدا جۆرێک لە موەساتی تری پێوە بۆ سەرڕای هەموو تێبینیەکان و سەرڕای هەموو ملاحەزەکان لە کوردستان باشتر بووە بەڵام ئەوەی کە ئەم جارە بینیم و تێبینیم کرد لە هەندێک لە برادەری دادوەر کە بەڕاستی ئەم سەرەتایەکی زۆر خراپە کە دەشێت ئەوەی بەغدا لەوەی کوردستان خراپتر بۆیە بەگشتی یعنی ئێمە لە دەوڵەتێکدان تەسیری متەبادلمان لەسەریەکە چۆن ئێمە سەرەتا دەمانگو تەجروبەکەمان دەگوێزینەوە بە بەغدا بەڵام فعلا تەجروبە ناشینەکەمان گواستەوە بەغدا لە محاسەسە و لە هەموو شتێک دیارە هەر ئەم تەسیراتەشە کە دەبینن لە کوردستان بۆیان چۆتە سەر ئەو شەریکەکانیان لە بەغدا ئەوانیش دەڵێن بۆ ئێمەشە بۆ کوردستان نەکەین بەڵام بەگشتی تا ئەمڕۆ تا ئەم سەردەمە تازەی دوا دانانی مەجلیسی قەزا بەغدا باشتر و بەڵام ئێستا لەوێش بەرەو خوان دەڕۆ دەست خۆش بێ سوپاس ئەمەیان ناوێ بۆ پرسیارەکان ئەو هیلماکەکە ئەم ماکێوە بزانن سپاس بۆ خیالی بەدیل بۆ دیبێت و هەر دووبەڕێزان دکتۆر لەتیف و دکتۆر شۆڕش پرسیاری منەوە بوو لە کۆی ئەو قسانەی باس کرا باسی ئەوە نەکرا کە خاڵێکی تری گرنگ بۆتە هۆی بەربەز لە بەردەم سەربەخۆیی دادگاکان جێبەجێ نەکردنی بڕیارەکان کە ئەمە وەکو خاڵێکی بەردەم ڕێکخراوەکەیەوە بەڕێز کاگارم حەق بوو لایەنی جهەی تەنفیزی بە تایبەتی وەزارەتی ناوخۆ لەم دیبەیتە لانی کەم بۆ خەرحکردنی زیاتری مەوضوعەکان ئامادەی هەبوایە ئەوە حاڵەتە کە پێویست بوو دەست خۆش بە زۆر تێبینێکی بێت جائزە ئەڵێ هەر گرنگ نیە قەراراتی محکەمە دەرچێ و مستەقیلیش بێ کە جێبەجێ نەکرێ هیچ وانە بۆیە قسەیەکەی ئەڵێ تەنفیزکردن تەقەن تەنفیز مەبەستی مەدەنیە ئەڵێ گۆڕستانی بڕیاری دادگا بریتیە لە تەنفیز کە جێبەجێ نەکریانی بە زیندوی نێژی سپاس بۆ پێشنیارەکە بەڵام هەر بۆ دڵنیایی مەسەلەن ئێمە چەندین جار پەیوەندیمان بە داواکاری گشتیەوە کرد پەیوەندیمان بە چەند دادوەرێکەوە کرد کە قسە بکەن تەنانەت یەکێ لە دادوەرەکانی تێبێ موافقەت بۆی کە قسە بکەم یعنی جۆرێک لە تەحەفوزیان کرد لەوە شێوەیە کە قسە بکەن پێمان خۆشە لە داهاتووە ئیش لەسەرەوە شتێک دەست خۆش حسابهم لدى مؤسسات حكومية ومرة مؤسسة هي رقيبة بسردان ضروري مالية وبيجات ديوان شعبيري دارعينا والمنا عند مؤسسة قضائية ما هي إشراف عدلية كان على أبوي كالباري دادقائية مؤسسة هي أكثر آخرين وأقرنيها ناكدة في جميع المؤسسات
بەڵام بەو شێوەیە ناکرێت ئێستا کۆمەڵێک ملاحەزەش لەسەر دەستگا چاودێریەکانی بەڵێ جارێکم لە ڕووی داراییەوە ئوستاز لە ڕووی داراییەوە قەزام خاصە بۆ ڕقابەی دیوانی ڕقابەی مالی وەکو دامەز دەکەیت ینی هەموو مواسقە نێودەوڵەتەکان تاکید لەوە دەکەنەوە کە بەڵێ پێویستە موازنەی دادگا بودجەی دادگا سەربەخۆی بێ سەربەخۆ بێ و خۆی دایبنێ بۆ کیفایەش بێ واتە مەبلەغێکی باش بێ بەڵام لە هەمان کاتیشدا تاکید دەکەنەوە لەوەی کە پێویستە دادگا لە سەرفیاتیدا خازر بێ بۆ مراقبەی دارایی وەکو هەردام دەستگایکی تر چونکە بۆ دارایی لایانی گومانی تایە گەندەڵکاری تێدایە بۆیە دەبێت خازر بێ بۆ چاودێری دارایی بە هەموو ئەو میکانیزمانەی کە هەن ئەمە لایەک بۆ لە ڕوە فەنیەکەیەوە سوڵتەی قەزایی دوو جۆر هینی هەیە مەسەلەی ئیداریەکان وەکو بڵین مۆزەف چۆن تەرفیع تەرقیە نەقڵ ئەمانە مراقبە دەکرێت ئەوە هەروە لە ڕوە فەنیەکەیەوە لە ڕوە فەنیەکەشەوە دوو جۆرە طبعاً جارێک بۆ قەرارات دەرچوونی بڕیارەکانی قابلە بە طعن لە محکەمەی باڵاتر من بڕیارێک دەردەکەم لە محکەمەی تحقیقم جینایەتم بەدا ئەم ئەحوال شخصیم هیچێک بەدڵی نەبوو لە پشتەوە تاعنی لێدا جگە لەوات ئیشرافی قەزایی دێت مراقبەت دەکات طبعاً بەداخەوە ئێستا ئەمانە هەمووی ئەکتیڤ نین دێت مثلەن ئیزبارەیەک دەرەکە لا على التعیین بەعشوایی دەری دەکات چەند ئیزبارەیەک بزانە تۆ غەڵەتەکانت چین غەڵەتی شەکلی غەڵەتی مۆزوعی و لەسەرەوە راپۆرتت لەسەر دەنووسێ دوجار ئەگەر پێویستی کرد دەکرێت بدرێت بە لیژنەی شؤونی قوزات ئەو لیژنەی شؤونی قوزاتی کە لە تەئدیبەکە باسم کرد دەبێت میکانیزمێک بێ ئەو تەئدیبە نەبێتە چەکێک دژی دادوەر لەلایەن خودی سوڵتەی قەزاییش ئێستا بەداخەوە وای لێ هاتووە زۆر جار مەسائلی تەئدیبی قازیەکان وە لە دەکات دەنکا بە جۆرێک لە گوێڕایاڵی پۆستە باڵەکانی دەوڵەت ئەنجومەنی دادوەری یان ئەوانەی سەرۆکی دادگاکان بۆ شتەکە حساسە دادگا ئەگەر تۆ نابێ پەرلەمان محاسبەی کە پەرلەمان محاسبەیکان نابێ حکومەتیش هەر نابێ بۆیە دەشێ مراقبەی هەبێ بەڵام ئەگەر بێت و بەو شێوازە قەزا بنیاد بنرێ ئەو مراقبانە فعالن ئەکتیڤن بڵین بەرهەمهێنن بەرهەمدارن لەو وڵاتانەی کە بەم شێوەیە بۆ بەرهەمیان هەبوو بەڕاستی بۆیە طبعا شت زۆرە ئێمە بەڕاستی لە کاتی ئینەکە ینی کاتی زۆر دەوێت ئەگەر ئەوانەی کە جەنابەت دەیڵی زەمان میکانیزمیان بۆ دانراوە چۆن قەزاوا بکا کە لە هەمان کاتدا خۆی چاودێری خۆی بکا بەڵێ خۆی ئەگەر بەڵێ زۆر بەخێر بێن دەستان خۆش بێت دکتۆر خۆشی قساکەم ئاسی ئێمە ئایا توانین بڵین لە هەرێمی کوردستانە خاوەنی دادگا بۆ مانایی کە باس دادگا بۆ مانایی کە پێوەری تایبەت بە خۆی ئەتوانین ئێستا بڵین لە هەرێمی کوردستان ئێمە خاوەنی دادگای خۆمان یان نیست بەڵێ خۆی ئەم پرسیاری جەنابێت دەبەستمەوە بە پرسیاری کاکشی بەڕێز کە وتی مەسەلەی جێبەجێنەکردنی حکومەکانی قەزا ئەمە تەدەخولکردنی دەسەڵاتی جێبەجێکردنە لەسەر دەسەڵاتی دادوەری ئێمە کە دەمانەوێت دەسەڵاتی دادوەری سەربەخۆ بێت دەبێت دوور بێت لە هەموو دەستێوەردانێک لەلایەن دەسەڵاتی لەلایەن دەسەڵاتی تەشریعیەوە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە چونکە ئەم دوو دەسەڵاتە بە زۆر ئوسلوب دەتوانن سەرەتا وتم ئەمە دوو دەسەڵاتی دروستکردن منشئن وەکو دەسەڵاتی قەزانین دەسەڵاتی قەزا تەنها کاشیفە يعني شتێک ناکە شتێکی لێ پەیدا بێ مەسەن دێ بڕیار لە قانونێک دەڵێ ئەم قانونە نادەستوری ئەم قانونە لە سەرەتاوە نادەستوری بووە حەقێکی تۆ حەقێک دەدا بە تۆ ئەم حەقی تۆ بووە بەڵام بەپێی قانون ئەم حەقە بۆ تۆ دەگەڕێنێتەوە پەردەی لەسەر ئەم وەزعەداداوە بەڵام ئەم دێ قانونێک دەردەکا بەپێی ئەم قانونە مەرکەزی قانونی نوێ دروست دەکات لەوانێ بەپێی ئەم قانونە زەریمەیەک فعلێ بکا بە زەریمە یاخود زەریمەیەک بسرێتەوە لەوەی کە بیکا بە فعلێکی ئاسایی یاخود مثلا سڵتەی تەنفیزی دێ بە هەمان شێوە مثلا قەرارێک دەردەکا وا دەکا مثلا تعقیبی حکمێکی قەزایی دەرچوە جێبەجێ ناکا عەرقەلە دروست دەکا بۆ قەزا ئەمانە هەمووی دەستێوەردانن لە کاروباری قەزا لەلایەن سڵتەی تەشریعی سڵتەی تەنفیزیەوە و ئێمەش کە دەسەڵاتی قەزا سەربەخۆ نیە حتمەن ئەم دەستێوەردانانە لە هەرێمی کوردستان هەیە مانەوێ نەمانەوێ خۆ مەسیلترین شت مەسەن ئەمە هەر موچەکەی خۆیان کە تۆ دەسەڵاتێک نەتوانێت لەسەر حەقە ئەساسیەکەی خۆی بەجواب بێ بتوانێت ڕێق بیگەڕێت بەپێی قانون عیلاجی بکە یعنی ناتوانێت مەسەن لە مەسەلەکانی تر کە پێشێرکاریە لەسەر ماف و ئازاری هاوڵاتیان ئەمانە دەستەبەر بکە بۆیە بەڕاستی ئەمە
بەداخەوە تەمەنا دەکەین کە قەزایەکی سربەخۆمانە بێ ئەو قەزا سربەخۆیش هەموو دەسەڵاتێک کە بتەوێ بزانی سربەخۆیە یان نا لە دوور وانگەیەوە بۆ سەیری بۆ دەکەیت لە ڕووی پێکاتنیەوە ئەوەی کاک شێخ باسی کرد بە وردەکاریەکەی هەندێک باس کرد تۆ ئەگەر حاکمەکە بە خاتر خواییدا مزرێ هەموو دەمێ ملکەتی ئەو جیهەتەیە بەڵام ئەگەر بە بێمنەتی بە کەفاعەت و سیڤی خۆی دامەزرێ ئەو وەختە تەنها گوێ لە قانون دەگرێت نەگوێ لە مام دەگرێت نەگوێ لە کاک دەگرێت نەگوێ لە زەید دەگرێت نە لەگوێ لە عەبد دەگرێت تەنها گوێ لە قانون دەگرێت بە پێی قانون هەڵسوگەوت دەکات هەروەها لە ڕووی اختصاسەکانیشیەوە ئەگەر بەو شێوەیە لە ڕووی پێکاتەکەیەوە بە شەفافانە و بە پێی کەفاعەت هەموو پۆستەکان پڕکرانەوە ئەو وەختە قەزا دەورێکی گرنگ دەبینێت دەتوانێت اختصاسەکانیشی بە پێی پێویست وەکو خۆی جێبەجێ بکە نەک لە اختصاسەکانی کە جێبەجێ دەکات ئیشوکارەکانی جێبەجێ دەکات بە ناقانونی بێبیکە چونکە قازیەک کە بە کەفاعەتی خۆی دانراوە ئەزانێ بەس قەرزاری خۆیەتی قەرزاری ویژدانی خۆیەتی بۆیە تا بۆی بکرێ ملکەس دەبێت بە قانون ئەم ملکەس بوونەش بە قانون سەروەری یاسا دەستەبەر دەکات لە کۆمەلگادا کە از من يكشد ما بو يكشد ما بو مسألة حرية التعبير كاش أماجي كذا كاش مسألة حرية التعبير بو قاضي زو جرينجا سك قاضي أجر حرية التعبير نبي نتواني بأزادي قصبك لسر مسألة كان يعني لا شكل خوش حريتية لا شكل خوش دل نيابة كات كذا ده كيس يجلب كاتو اجتهاد دكا بأزادانه اجتهاد ناكا ببي برجواندي وضعك اجتهاد دكا بويا ببي قانون نا اجتهادك لإطار قانون ومبادئ قانونية كان نا اجتهادك أما لكاتك ذاك بيويستا لسر آستي قشتيش قاضيش كسيك راستا مثلا أم نا تناو مسألة كيو نا باسي موضوع بكاكا كيسا للاي خوي أما سلانا هيز قصيدة سرناكا بلام مسألة قشتي كان زور آسايا كقاضيش وكو هر هاولاتيك الرأي هبي قصيدة سر هبي بيقصبك فرمو شوف ئەو ستانداردانەی باسی کرد لە سەردادگای سەربەخۆ بەڵێ بەو پێ بێت کە هەرێمی کوردستان چۆن سیستمی دادوەری هەرێمی کوردستان هەڵەسەنگۆ بەڵێ وڵا خۆی شت مابوو بەڵام هین ناکە هەر بە کورتیە دایانژمێرم یعنی هەندێک شتی تر مابوون کە مەسەلەن بۆ نمونە تەوزیعی دەعاوی لە مەحاکم ئەوەش دەبێت بە میکانیزمێک بێت کە تلاعبی تیان نەکرێ بۆ نمونە من کەیسێک بە کەیفی فەم دەم بەم قازیە ئەوەی تریان بەم بە قازیە دەبێت پێی دەوترێت تەوزیع عەشوایی یان تەوزیع بە قورعە یان بە جۆرەی حروفی ئەبجەدی کۆمەڵێک میکانیزمێ و نابێ قازیەک بە کەیفی خۆی ڕئیسی مەحکەمە یان سەرەوە بتوانێت کەیسێک لەم قازیە وەرگرە بینان بدێ بەو قازیە کە ئەمە مشکلەیە لە کوردستان و هەروەها نابێ من بە کەیفی خۆم مزاجی خۆم کام کەیسە بنێرم بۆ کام قازیە بزانم ئەمەم خزممە یان ناسیاوەمە فلان قازی بە قسە مەکا بینێرم بۆ ئەو طبعا هەوەش میکانیزمی بۆ دانراوە حاڵەتی تر بەڕاستی تەدریب هەرەوە نیە قازی کە لە سەرەتای دامەزراندنیا علمی هەبێت دەبێت تەدریبی مستەمر هەبێت شتێکی پێڵەن تەدریب و تەدریب المستەمر ڕاهێنانی ینی لە هەموو پیشەیەکە تۆ هەر پیشەیەکی مامۆستابی سا مامۆستا بە نەزان بە بچۆرە ناو پۆلەوە یەکسە تەلەفەکان پێ و ڕابێرن یعنی کۆنترۆڵ دەکەن حاکمیش ئەگەر هەستا بە حاکم بەڕاستە هەیە مۆزەفەکە قەراری بۆ نووس حاکم دەبێت بەڕاستی علمی قانونی هەبێ بۆیە سەریکە استیشارە بۆ قازی نابێ قازی تۆ بۆ هەلام شتێکە پە نابێتە بەر خەبیر بەس لە قانونانە نابێ من عیبە بچم پرسیار بکەم بە شارەزای قانونی بەڵام ئەم مەسەلە قانونی چۆنە بێ خۆم بای ئەوم هەبێ ئەمەش بەوە دەبێت خبرەم هەبێ واتە دەبێت لە ئیمتیحانە مەسەلەی خبرەی قانونی زۆر دەورێ بەڵام دەبێت خبرەی بەردەوامیش هەبێ بۆ نمونە تعدیلی قانونەکان تعدیل دەکرێن من دەبێت مواکەبە بکەم دەورەی مستەمر کە نییە لە کوردستان دەورەی مستەمر نییە بەداخەوە شتی تریش یعنی مثلا ئەمنی قازی دەبێت ئەمنی پارێزراو بێ ئەمنی شەخسی ئەمنی دام و دەزگاکەش مثلا نابێت لە تۆڵەسەنەوەی خۆی و منداڵ و ژنەکەی کەسوکاری تۆڵەسەنەوەی جەسەدی تەبان نابێت تۆڵەسەنەوەی قانونیش بێت واتە بەهۆی قەرارەکانیەوە سزا بدرێ ویان نابێت داوای تعویز و داوای جەزایی لەسەر قەید بکرێت دەوترێ دەستێک حاکم بڕەخوێنی نیە واتە نابێت خەڵک چێ داوای تعویز بکات لە قازی یان داوای جەزایی لەسەر بکات لەبەرەوەی حکمێکی یا بە ئیعدامی یەکێک ئەوانە دەبێت بە قانون زەمان بکرێن طبعا مەسەلی شتی تریش بەدەخۆ باسی ناکەم کات نییە بەڵام کوردستان ئەمە زۆرمان باس کردم بۆ خۆم زۆرم باس کرد یەکێک لەوانەی کە هەڵوێستم هەبووە لەسەری هەڵوێستی جگە لای ئیستیقالە هەر ساڵانە هەڵوێستمە بۆ ساڵانە بەیاننامەم دەرکردووە بۆ ڕای گشتی
مووقیفم ڕوون کردەوە ینی من وێزگە نەبووە لە 2005ەوە لە 2004 من بووم بە حاکم وێزگە نەبووە ساڵ نەبووە کە شتێک تیا هەڵوێستێک هەڵ نەبڕم دەرنەبڕم یان بەیاننامێک دەرنەکەم لەوانەیە کە ئاگادار بە حکومەی لە محکەمە بۆ بزانێت کاتی خۆشی بەڕاستی ئەمەیەکی دادوەرانەوەم دروست کرد کە من بە شانازیەوە دەڵێم یەکی دادوەران لە 2005 دەستمان پێ کرد فکرەی خۆمان نەبوو بەشداریمان کرد لە دەورەیەک لە چیک بۆ قازیەکان کە هاتینەوەیەک لەو فکرانەی فێری بووین ئەمە بوو ئێمە دروستمان کرد 2 ساڵ لە بینی هەولێر و دووهەکە ڕۆشتین دروستمان کرد بۆ ئەو هەدەفەی کە باسم کرد بێتە یەک کوتلەی بەشەری بۆ سەدی تەدەخولات و هەروەها بۆ چاکردنی دادگا بۆ دیفاعکردن لە دادوەران بەڵام دوای حزب تەدەخولی تیا کرد من یەک ساڵ استیقالەم کرد لە 2008 ئەندامی دەستەی باڵا بووم ینی دووەم دەنگم هێنا بەخوا بەبێ تەنها کەسیشم کە نە پارتی نێکێتی هەردووکیان دژایەتیان کردم یەکەم بەڵام لە بەرەوەی لە مؤتەمەرەکە دەورەمە بوو دووەم دەنگم هێنا بەس دوای یەک ساڵ زانیمان کاریگەری نییە استیقالەمان کرد دوای ئەوە طبعا کە گەڕاشمەوە بە پەرلەمان بەڕاستی برادران شاهیدن وتیان بۆچی هاتوویتەوەتم بۆ استیقلالی سوڵتەی قەزایی من ئەو بەرنامەم یعنی یەکەم ڕۆژ کە بووم بە حاکم ئەم قسەیەم کردە لەناو دادوەرانە ئێستا شاهیدن تم نەهاتم بەخوا بم بە حاکم بۆ هاتووم ئەو کار بۆ بکەم کە لە دوای پەرلەمانیش گەڕامەوە بە دادگاوتم بۆ هاتوومەوە ئیتر لە دوای 2015ەوە هەر ساڵێک نەبووە شتێک ببێ و من هەڵوێستم لەسەری دەرنەبڕی بێت دادگا لە کوردستان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت ئەنێمەم بۆچی باس کرد ئەگەر نەوەتەکان بێنە پێشەوە نەوەتەکان کە بەقای سەردەمی دادگای سەدام بوو کارچەندە دادگای سەدام نمونەی نەبوو بەڵام تۆزە هەیبەتیە بوو ئەم مەسئولانە کە لە شا خاتنەوە جارێ بەخوان ئەوەنە بچووک بوون ئەوەنە گەورە نەبوون تۆزە شەرمیان دەکرێت تەدەخول لە قەزایە بکەن بە شەرمەوە جوابیان دەنار سەردانی ڕئیسی محکەمە بکەن هەرە گەورەکانی بەڵام چی بوو وردە هینیان کرد بەتایبەتی لەو سەردەمەی کە ئیتر محکەمەی تەمیزیان دابەش کرد لێرە دروستکرا ئەوە فۆرسەتێک بوو کە لێرە محکەمەی تەمیز بە تەواتی تەدەخولی تیا بکەن و لەو لاش تەدەخولی تیا بکەن کە یەکیش گیرایەوە بەڕاستی بە هەمان شێوە تەدەخولات دەستی پێ کرد جاران بە شەرمەنانە تەدەخولاتیان دەکرد بەڵام لە دوای 2008 بە عەلەنسەلا ینی کردیانە بە محاسەسە لە هەموو دامودەزەکە دادوەرەکانیشدا ئێستا بڵێن لە محکەمەی فیدرالی و لە هەموو دامودەزەکان بە محاسە دەیکەن ئەو بستاندارانەی باسم کرد لە هیچیانان نییە بۆ نمونە ئەوەی موازنەکە موازنە ئێستا حکومەت دایدەن تعینات لە معادی قەزایی تەدەخولاتێت بخۆشیان دەڵێن یەکی دیو پارتی بە تەسکیە خەڵک دادنێ ئەوە تا موچەی قازی و مۆزەفەکانی هەموو کوردستان بە کەیفی خۆیان هەڵدەین دەکەن و دادەبەزێنن بەرز دەکەنەوە مەسەلەی استقلال مؤسساتیەکان بەڵێ لە قانوندا هەمانە بە نەزەری ئەوەی کە هەیە دەبێت ئاماژەی پێبین لە قانونی سوڵتەی قەزایی ئاماژەی بکراوە بەس لە عەمەلیەکە وانە بڕیارەکان جێبەجێ ناکرێن ئەوەی جەنابەت دەڵێ وتت چونکە هەر کافی نییە دەبێت بڕیار جێبەجێ بکرێت یەکێک لە لایەنە گرنگەکەیەتی بڕیاری دادگا جێبەجێ ناکرێت ئەنی خەڵکی ئەمر قەرزی هەیە دەبینن ئەنیا لە کۆبنەوە باڵەکاندا دەچێت بەشدار دەبێت سەبارەت بە استقلالی مؤسسی و استقلالی فەردی شەگەریەکێک باسییان کەین لەوانەیە کاتیان زۆر بوێ بەڵام دەتوانێەوە من ئەو ستانداردەیان باسم کرد یەک بەیەک ئەگەر بپرسن من ئەتوانم بە تەحدید وەڵامی بەم و ڕوونی بکەم من ئەگەر سەرنجێکی برادران کە سەرنجی دەبێت کە پرسیاری ئەخیرمێ ئەوژەوەیە چی بکرێت بۆی کە دادگا سەربەخۆ بێ لە هەرێمی کوردستانە یعنی ئەو خاڵانە چییە پێڕۆ بکرێت بۆی کە دادگای سەربەخۆ بێت وەلە کاک شۆشەوە دەسێت وەڵا ئەو پێوەرانەی کە هەیە ئەمانە لەسەر ئەرزی واقع بەکردەوە جێبەجێ بکرێت بۆ نمونە مەسەن زۆر زەحمەتە بەڕاستی تۆ لە بارودۆخێکی وەکو هەرێمی کوردستان یا عێراق ئەمە زۆر زەحمەتەکەوە بتوانی تۆ دەسەڵاتێکی قەزایی سەربەخۆ دروستکەی لەبەرەوەی ئەم دەسەڵاتە لەژێر هەژمونی دەسەڵاتی تەشریعی یا تەنفیزیدایە و لە دەرەوەی ئەوانی لە ژێر هەژمونی لایەنە سیاسەکاندایە هەرخۆ پێ کاریگەری لایەنە سیاسەکان لەسەر پێکاتەکەی دەوری ئەساسیە ئیترکە لەسەر پێکاتەکەی دەوری ئەساسیە بێت لە هەمان کاتدا لە ڕووی وەزیفیەکەیەوە کاریگەری سلبی دەبێت لەسەری وێ ناتوانێت وەکو پێویست دەور بینێ ئەمە دەبێت دەسەڵاتێکمان هەبێ بەکردەوە سەربەخۆ بێ کە خۆی ئیدارەی قەزا بکە لە گرنگترین شتیشی ئەوەیە مەسەن میزانیەکە هەر ئەوەندە نیە خۆی میزانیەکە دابنێن نەخێر متابعەی جێبەجێکردنی میزانیەکەش بکە تا دووە فلوس متابعەی جێبەجێکردنی میزانیەکە بکە چونکە ئەگەر خۆی متابعەی جێبەجێکردنی نەکات دەکەوێتە بەردەستی دەسەڵاتەکانی ترەوە لەوێ دەکەوێتە ژێر ئەوەدا لە ڕووی ئیداریەوە هەمووی ئەو وردەکاریانە خۆی قەزا بەپێی کەفاءەت و بەپێی لێوەشاوەیی پێکاتەی محکەمەکان هەڵبژاردننی حاکم قازیەکان ئەمانە دیاری بکات لە دەست خۆی بێ بەڵام بە ئالێتێک بێکەوە ئەم وەزعیتیان نەکرێکە
خەڵکی نەشیا و دابدرێ بەسەر تەفزیل بکرێ بەسەر خەڵکی شیاودا ئێمە هەر تەنیا لە قەزا ئەمەمان نییە بەڕاستی لە دەسەڵاتی تەشریعیش ئەومان هەیە لە دەسەڵاتی تەنفیزیش ئەمەمان هەیە یعنی تۆ وەرە مەسەن زانکۆی سلێمانی کە زانکۆیەکە مرکزەیە هەر زانکۆیەشتر زانکۆکانی کوردستان لە سەرۆکی زانکۆوە حەقم بەسەر وەزیری خوێندنی باڵانیە چکەوە پۆستێکی سیاسیە بەڵام لە سەرۆکی زانکۆوە تا دەگەیە مقڕی قسمەکە دەبێت برادران ئاگڕازی بن لەسەر ئەوەی کەەوە شێ ئەم پۆستە وەردەگرێت ئیتر لێرە و لەوێ ئەمە تۆ ئەبەو پێکاتەیە کە تۆ موەسسەیەک دروست دەکەی ممکنی ئەم موەسسەیە سەربەخۆ بێ بۆیە تۆ ئەو وەختە ناتوانی مەسەن خاڵەکانی تر جێبەجێ بکەی ئەوەی کە باسمان کردوتمان سەربەخۆی دەسەڵاتی دادوەری لە دەسەڵاتی جێبەجێکردن لە دەسەڵاتی تەشریعی ئەمانە ناتوانانی جێبەجێ بکەی بۆیە بەڕاستی بە من ینی گەشتبین نیم لەوەی کە بۆ وەزعی ئەمڕۆ بتوانانی دەسەڵاتی سەربەخۆ دروست بکەی ئەجینا پێوەرەکانی دەسەڵاتی سەربەخۆ هەیە دەبێت هەنگاو بنێ بۆ ئەوێ بەڵام گرنگترین هەنگاو ئەوەیە کە تۆ لەسەر ئەساسی ئێمە پاشی 30 ساڵ حکومڕانی پاشی 30 ساڵ ئەگەمانەوەی ئەو وڵاتە دروست بکەین دەبێت ئیتر لەسەر کەفاءەت خەڵک شتەکان یەکلا بکەینەوە نەک لەسەر CV حیزبی نەک لەسەر تزکیی حیزبی ئەوە CV حیزبی ئێستا هەر بۆ نمونە من میسالێک دێنمەوە ئیشم بە معاون عەمیدی شتیوانیە لە پێش دوومان کرد ئێستا هەر لە شێوێک لە گروپەکەی خۆمان مامۆستایان وتیان ئەوەی حەز دەکات بێ بەم پۆستە وەرگێ با CV بنێرێ من لە 2005 و 6 کات دکتۆر زانێ معاون عەمید وانە بووم بێستا بم کەم بە عەمیدیش نایکەم لە بەرەوەی پێم ناکرێت هیچتر CV یەکەم نار بۆ ئەویان باوەڕکە لە بەرەوەی منی تێدام ئەمە دوو مانگە ئێستا یەکلایەن نەکردوتەوە دوو مانگە یەکلایەن نەکردوتەوە ئەوانی تر دەرەجەی علمیان لە خواردنەوەیە جا بۆیە یعنی تۆ لەسەر هەموو ئەساسەکان ئەگەر بە پێی کەفاءەت و لێوەشاوەیی بێ ئیتر ئەو وەختە خەڵک ئیشی خۆی دەکا بە قانون ئێمە قانون کەس ناناسێ عام و مجردە کە دەڵێ عام و مجردە جیاوازی لە بینی من و تۆ و کاکشێخ و ئەم نەکردووە بە پێی ئەو خاصیەتانە ئەو سەفتانەی کە دەمانگرێتەوە بە سەرماندا تەطبیق دەبێت بەڵام قازی بۆ گرینگە قازی مەسەلەیەک هەیە پەندێکە دەڵێ ئیدا لەم تعرف القانون عرف القاضي سوى قانونەکە قیمەتی نییە ئەوەی تەرجمەی دەکا قازیە قازیش پێویستە موەسسەی قەزاش وەکو قانون بێ موەسسەیەک بێ کە دوور بێ لە هەموو ئەم نەزعاتانە واتە ئەوەی کە دەڵێ ئالیهەت العەدالە عەمیاء ئەوەی کە ئەرسطۆ لە سەرەتاوە ڕسمی کچێکی داناوە کە چاوی بەستراوەتەوە کەس نابینێ سەیری لایەنەکان ناکە سەیری لایەنەکان ناکات تۆ سڕەشی ئەمسبیە نەخێر سەیری مۆزوعەکە دەکات تەنها قانون دەزانێت ئەمە دووگی دەڵێ القاضي لا يقول إلا القانون بس قانون بەپێی قانون بەڵام ئیتر ئەمە تۆ ئەگەر پێوەرەکان بینی تطبیقیکەی ئیتر بەرەو ئەوە دەڕۆی بەڵام تا ئێستا ئەم نەفەسە لەسەر هەموو دەسەڵاتەکان بە دەسەڵاتی قەزاشەوەیە کە ئێمە بەو ڕوحە هەنگاو بنین بۆیە بەرەو ئەوە ناڕۆینکەوە شتێک لەسەر بەردی بناغەدانێن بۆ ئەوەی کەوا وڵاتەکەمان بە ئاقارێشتە بەس نییە چی بکرێت وڵات چی بکرێ ئاسانە یانی ئەگەر بەڵام بە دەردی دکتۆرڵێ لەم زروفە ئەمانە ئاستی سار دەکوتی یعنی بەڕاستی ئەم حکوومەتە گوێی نییە و ئیرادەشیان نایانێ بەڵام وڵایەکسا بە یەک مانگ چاک دەبێت بە یەک مانگ مەجلیسی قەزا چاک مەجلیسی قەزا من لە ئێستا بیدەن بەدەست من مەجلیسی قەزا تەشکیل دەکەمەوە بەم شێوەش تەشکیلی یەکەم خۆی مەجلیسی قەزا 9 کەسە ڕئیسەکەی دوو جێگر سەرۆکی داواکاری گشتی سەرۆکی ئیشرافی قەزایی 4 ڕئیسی ئیستیناف سلێمانی هەولێر دهۆک گەرمیان چۆنی چاک طبعا ڕئیسی محکەمەی ڕئیسی مەجلیسی قەزا و دوو جێگرەکەی هەمان خۆیانن ڕئیسی محکەمەی تەمیز و دوو جێگرەکەی من وتم باشترینش دەوێت پۆستە دادوەریەکان بە هەڵبژاردن بکەن بۆ نمونە محکەمەی تەمیز خۆی ڕئیس و نایبەکانی هەڵبژێرێت نەک لە دەرەوە حیزب بۆی دیاریکە بۆ نمونە ڕئیسی محکەمەی تەمیز ڕئیس و دوو جێگرەکەی هەڵبژێرێت ئەوە ڕئیس و دوو جێگری مەجلیسی قەزامان دەستنیشان کرد محاکمی ئیستیناف ئەوانە شتێکمانێ پێڵەن مەجلیسی ئیستیناف بالمناسبە مەجلیسی ئیستیناف ئێستا ئیش ناکەن لە کوردستان ئەنجومەنی ئیستیناف کە پێویستە مانگانە کۆبنەوە بکە لەگەڵ ڕئیسی ئیستیناف هەر کۆن مەجلیسی ئیستیناف هیچ نەبێ مەجلیسی ئیستیناف ڕئیسی ئیستیناف هەڵبژێرێت ئەگەر هەموو محکەمەکانی حاکمەکانی مەنطقەی ئیستینافیش نەبێت تحقیق و بەدا ئەو شەرعیە هیچ نەبێ مەجلیسی ئیستیناف مەجلیسی ئیستیناف لەوانە ژمارەیان 15 کەسێک ئاعضای ئیستیناف و نایبی ڕئیسی ئیستیناف و ئەندامەکان ئەمانە ڕئیسی ئیستیناف هەڵبژێرنەوە 4 ڕئیسی ئیستیناف لە نۆیەکە چونکە
ئەندامی ئەنجومەنی قەزا کێوچەن ڕئیسەکەیەتی ڕئیسی محکەمەی تەمیزە دووزێگرەکەیەتی سەرۆکی داواکاری گشتیە سەرۆکی ئیشرافی قەزایە لەگەڵ چوار سەرۆکی ئیستیناف تۆ ئەگەرم مەجلیسی ئیستینافە ئەم چوار سەرۆکەی هەڵبژارەوە چواری باش کرد بۆ ماوەیش بێ بۆ کاتی بێ ڕئیسی ئیدعام خۆی هەڵبژێرە جا هەموو ئیدعام هەڵیەبژێرن یان مدەی عامەکان ئەوەش دەشێ بە قانون دیاری بکرێت ئیشرافی قەزایی جیازی دادوەرەکانی ئیشرافی قەزایی خۆی هەڵیانبژێرن ئەو سێ کەسەش تەمیز هەڵیبژاردون بۆ دەوریش بن بۆ نمونە کەڵێن ڕئیسی ئیستیناف بۆ 1 ساڵ بەیان بۆ 2 ساڵ بێ کە 2 ساڵەکەی تەواو کرد ئۆتۆماتیک لە مەجلیسی قەزاش 2 ساڵەکە ئەندام نامێنێ مەجلیسی قەزا چییە مەجلیسی قەزا بریتیە لە ئیدارەی قەزا یعنی محکەمەی تەمیز تەنها سەیری قراراتی ژێرەوە دەکات ئایا قراری محکەمەی جینایات محکەمەی بەداء ڕاستە یان ڕاست نێشتە فەنیەکەیەتی ئەوەی کە ئیدارەی قەزا دەکات حکومەتی قەزایە تەسەدا بۆ تەدەخولات دەکات ڕێگری دەکات بەرەنگاربوونەوە دەکات لەگەڵ حکومەت شەڕ دەکات ئەگەر مەفروزە بیکات طبعا